دەست بە ئەو جموجۆڵە سیاسی دەستی پێکردووە بۆ کۆبوونەوەی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. من میوانێکم لەگەڵ دەبێت خۆشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمە بێت لە هەولێرەوە. کاک خۆشیار ئەم کاتت باش بە پێی ئەو زانیاریانەی کە دەست کوردستان 24 کەوتون لەم دوو هەفتەیە یەکێتی و پارتی کۆ دەبنەوە، یان ئەم هەفتەیە یان هەفتەی داهاتوو. ئایا ئەم هەفتەیە یان هەفتەی داهاتووە یان کەمێک تەئخیرترە بێ کۆبوونەوە یەکێتی و پارتی؟ ئەم کاتتان باش، زۆر زۆر سپاس. وەکو هەمومان ئاگادارین دەستپێشخەری جەنابی سەرۆک بووە پەیامی جەنابی سەرۆک بەهۆی جەژنەوە بۆ کە داوای کردووە لایەنەکان هەمویان پێکەوە کۆ ببنەوە بۆ ئەوەی ئەو کێشانێک کە ئێستا هەن بە تایبەتی لە پرۆسەی پێگەدانی کابینەی نوێ چارەسەر بکەن و ئەو چەقبەستنە کە ئێستا هەیە نەمێنێ و ئەو کە پرۆسەکە گەشتوتە بنبەست تا ڕادەیەکی زۆر چارەسەر بکرێەوە. لە هەمان کاتە هەر وەکو خۆشت ئاماژەت پێدا مەکتەبی سیاسی پارتی هەمان پەیامی بڵاو کردوێتەوە کە داوا دەکات لایەنەکان و بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەماهەنگی هەبێت بۆ ئەوەی کە چارەسەری ئەو کێشانە بکەن کە ئێستا لە ئارادەن. بێگومان ئەمڕۆ دوو ڕۆژە جەژنی پیرۆزی قوربان تەواو بووە و هەندەی من ئاگادار بم هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی کە بەپێی ئەو دەستپێشخەریە و ئەو پەیامی کە جەنابی سەرۆک بارزانی کردوێتی لایەنەکان هەموو پەیوەندیان لەگەڵدا دەکرێت بۆ ئەوەی ئەو کۆبوونەوەی کە داوا کراوە بە زووترین کات ئەنجام بدرێ و گفتوگۆ لەسەر ئەو کێشانە بکەن بە تایبەتی کێشەی ئێستای سەرێکی کە وەکو دیسانەوە باسمان کرد مەسەلەی پێگەنانی حکوومەتی نوێ. باش کەواتە لەم نزیکانە کۆبنەوە بێگومان هەردوو لە ئامادەی خۆیان پیشانداوە مەبەستم یەکێتی و پارتی ئەوە هیوادارم لایەنەکان تریش بە هەمان شێوە ئامادە بن و لەسەر ئەجەندایەکی هاوبەش بۆ کۆبوونەوە کە ڕێک بکەون، چونکە کۆبوونەوە کە ئەکرێت تەنها لە پێناوی ئەنجامدانی کۆبوونەوە نییە، خەڵک چاوەڕێ دەکات ئەو کۆبوونەوەی کە ئەکرێت ئەو کۆبوونەوانی کە دەکرێت ئاکام و ئەنجامیشی هەبێت. لەبەر ئەوە زەمینە سازی ئەوێ پێشەوەی کۆبوونەوەکان ئەنجام درێت و ئێستا ئەو پرۆسەیە ئەنجام دەدرێت لایەنەکان بە تایبەتیەکی پارتی لە پەیوەندی و گفتوگۆی بەردەوامدان بۆ ئەوەی کە ئەو کۆبوونەوەیە لە نزیکترین دەرفەت و کاتە ئەنجام درێت. ئاری هەرسین ئەمڕۆ گوتی چوو بووە لای یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی، گوتی ئەگەر پەیوەندی یەکێتی و پارتی باش نەبووە من لێرە چیم دەکرد؟ بەڕاستی ئێستا پەیوەندی یەکێتی و پارتی باشە؟ پەیوەندی یەکێتی و پارتی خراپ نییە، ینی ئێمە هێشتا لە حکوومەت ینی لە کابینەیەکین یەکێتی و پارتی پێکەوە حکوومەتیان دامەزانەوە هێشتا پێکەوە حکومڕانی ئەەکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە پەیوەندیەکان باشن، پەیوەندەکان خراپ نین. هەر بە بۆنێ دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیامی پیرۆزبایی بۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نێراوە. لەبەرەوە پەیوەندیەکان باشن، پەیوەندەکان خراپ نین، هیوادارین ئەو پەیوەندیانە بگەنەوە ئاستەی کە بتوانین پێکەوە کابینەی نوێ حکوومەت پێبێنین. هەردوولان نەرمی ئەنوێنن بۆ ئەوەی بگەن بەڕێککەوتن بەڕاستی کاگۆشیار، چونکە ها خەڵک دەڵێن پارتی و یەکێتی بەڕاستی و گلەیە لە هەردوو لایەکەی ئەڵێن ئامادەن نەرمی بەرامبەر بە هەموو لایەک بنوێنن بەس بەرامبەر یەکتری نەرمی نانوێنن. ئەو گلەیە هەیە هەم لە یەکێتی هەم لە پارتی. ئەزین پارتی من عنی زیاتر ئاگاداری هەڵوێستەکانی پارتی نەرمی نواندووە، چونکە لە سەرتاوە کە دوای ئەوەی هەڵبژاردن کرا و پارتی لەگەڵ هەموو لایەنەکان کۆبووە و هیچ لایەنێک جگەل یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە نەبوو کە لەگەڵ پارتی بکەوێتە گفتوگو دانوستان بۆ پێگەنانی حکوومەت. پارتی نەرمی نوانوە ئەزانی چونکە لە سەرتا یەکێتی وان ڕاگەیان کە پۆست بەلای ئەوانەوە زۆر گرنگ نییە. ئەوان ڕایانگەیان کە پۆست بەلای ئەوانەوە زۆر گرنگی نییە، بەڵکو بەشداری پێکردنیان یا هاوبەشیان لە حکومڕانیە گرنگە. هەر لەسەر ئەو بنەمایە بوو کە زیاتر لە ساڵێک هەردوو لە
شاندی دانوستکاری هەردوو لا کەوتنە گفتوگۆ بۆ داڕچنی بەرنمەیە کە ئێستا ناوە دیدگای هاوبەشی حکومڕانی کە یەکێتی ئیمزای کردو یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوە ئەو مەرجەی کە یەکێتی هەیبوو هەر لە سەرتاوە جێبەجێ کراوە ینی هاوبەشێتی یا هاوبەشی لە حکومڕانیدا هاتەوە سەر پۆستەکان دەرچوو کە پۆستەکان کۆسبی سەرەکی نەک شێوازی هاوبەشی یەکێتی نیشتمانی کوردستان لە حکومڕانیە و ئێستا کێشەکە کێشەی پۆستە نەک شێوازی بەشداری پێکردن یا بەشداریکردنیان لە کابینەی نوێ. ئەتوانم بزانم کێشەکە لە کامپۆستە ئایا وەزارەتی ناوخۆی یان کێشەی تریش هەن؟ نا ئێستا ئەوەی کە باز دەکرێت زیاتر مەسەلە وەزارەتی ناوخۆیە بەڵام پارتیژە لە بەرامبەر بەوە کە وەزارەتی ناوخۆ پۆستێکی ئەمنیە بەرامبەر بەوە وەزارەتی پێشمەرگە دراوە بە یەکێتی بەرامبەر بەوە بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی هەرێم دراوە بە یەکێتی ینی هیچ لە لاحی ئەمنیەوە ئەو دوو شوێنەیە ئەو دوو پۆستە هەمان گرنگیان هەیە تا ئێستا کێشەکە زیاتر لەسەر پۆستە وەکوتم حکومڕانی شێوازی حکومڕانی وە شێوازی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان کە ئێستا تەنها نزیکەی دوو ساڵی ماوە هەردوو لەسەری ڕێکەوتون هیچ کێشەیەک نەماوە کە ئەوە مەرجە بنەڕەتیەکەی یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە سەرەتای گفتوگۆکانە. باشە کە ڕاوەستان ئەوە کێشەکە بوو ئێستاش هەمان کێشە ماوە یان هەردوو لایەنوێ بگەن بەڕێککەوتن؟ من لەو بڕایدام ئەڵێم یەک پارتی دموکراتی کوردستان دەیەوێت ڕێپێوێ لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دموکراتی کوردستان دەیەوێت پێکەوە حکوومەت پێک بهێنن کابینی نوێک پێک بهێنن چونکە پارتی دەمێکە هەردە سەرتاوە دەرچی بەوە کردووە کە چەقبەستن یا چەقبەستووی یا نەگەیشتە ئەنجام بۆ پێگەنانی کابینەی نوێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە. ئێمە ئەزانین خەڵکی کوردستان داوا لە هەردوو لا ئەکات ئێمە ئەزانین خەڵکی کوردستان کە چۆتە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی کە پارتەکان دەنگ بێنن کورسی بهێنن بۆ ئەو بەکە حکوومەت پێک بێنن. دۆستەکانمە لە دەرەوەی هەرێمی کوردستان داوامان لێ یەکەن بە زووترین کات ئێمە حکوومەت پێک بێنین ڕەنگە زۆر نەچنە وردەکاری ئەو کێشانی کە لەبینی ئێمە و یەکێتیدا هەیە ئەیانەوێ هەرێمی کوردستان دەستگاکانی دەستگای یاسایی بن بەو شێوەی کە لە یاساکانە دانراوە هەرێمی کوردستان بەڕێوە برن دایانەوێ حکوومەتێک هەبێت کە بتوانێت زۆر بە جددیتر چالاکتر کاراتر لەگەڵ بەغدا بکەوێتە گفتوگۆ چونکە پەرتەوازەی هەرێمی کوردستان ناتەبایی هێزەکانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەخۆی لەسەر پەیوەندەکانی ئێمە هەیە لەگەڵ بەغدا لەبەرەوە پارتی زۆر بە جددی هەوڵی داوە و من لەو بڕوادام زیاتریش هەوڵەدا لەمە دوا بە تایبەتی دوای ئەوەی کە سەرۆک بارزانی داوای کردو هەموو لایەنەکان کۆبنەوە و ئەو کێشانی کە ئێستا هەیە چارەسەر بکرێن پارتی زۆر بە جددی لەگەڵ لایەنەکان بە شێوێکی گشتیوە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی دەکەوێتە گفتوگۆ بۆ ئەوەی بە زووترین کات کابینی نوێ پێک بهێنرێت. وەزارەتی ناوخۆیان پێدەدەن هەرچەندە لەم گفتوگۆی من و تۆیان نامەوێت زیاتر یەکێتی و هێشتا ماوە زیاتر لێک دوور بکەونەوە نامێ بما هۆکاری ئەوەی کە زیاتر لێکتری دوور بکەونەوە بەڵام ئایا وەزارەتیان پێدەدەن؟ من ئەکەوێتەوە سەر شێوازی دانوستانەکان شێوازی گفتوگۆکان ئەو کوبوونەوانی کە لە ئایندەیەکی نزیکە ئەنجام بدرێت بەڕاستی من ناتوان مەڕامی ئەو پرسیارە بەم بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە گرنگە یەکێتی هاوبەشێکی ڕاستەقینەی حکومڕانی دەبێت لە هەرێمی کوردستان بەپێی ئەو بەرنامەی کە دانراوە بەپێی ئەو دیدگای حکومڕانی کە دانراوە لەبەرەوە باشتر یەکێتی تەرکیز بکاتە سەر ئەو بەرنامەیە نەک پۆستێک یا دوو پۆست چونکە ئەگەر دوو پۆستێ پۆستیشیان زیاتر هەبێ ئەگەر بەپێی بەرنمەیەکی گونجاو کە هەردوو لارستەری ڕێکەوتن حکومڕانی نەکرێت ڕەنگە یەکێتی لە ئایندە تووشی کێشە بێ ڕەنگە ڕازی نەبێ بەو بەشداریکردنی لە کابینی نوێیە. باشە کاک وەشار ئێوە و یەکێتی درکتان مەبەسم پارتی و یەکێتیە درکتان بەوە کردووە کە ناتەبایی ئەم دوو حزبە کاریگەری لەسەر ژیانی خەڵکیش دەبێت باوەڕ بکە ڕۆژە کاسبکارێک دەیگوت شەڕی ئێران و ئەمریکا ئەوەندە کاریگەری لەسەر ئێمە نەبووە وەکو ئیش ها وەکو ئیش ئەوەندەی پەیوەندی خراپی یەکێتی و پارتی کاریگەری لەسەر ئێمە هەبووە. زانی بێگومان پارتی دەرچی بەوە کردووە کە ناتەبایی
کێشەی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات. ئێمە ئەزمونێکی زۆر زۆر تاڵمان هەیە وەکو هەرێمی کوردستان وەکو گەلی کوردستان لەم بەشە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ ناتەبایی لەگەڵ ڕێگنەکەوتنی حیزبەکان بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئێمە ئەو پەڕی هەوڵە دێن ئەو پەڕی هەوڵمانداوە من ئەتوانم بڵم پارتی ئەو پەڕی نەرمیشی نواندووە لەگەڵێکێتی بۆ ئەوی پێکەوە بتوان حکوومەت پێک بهێنن. ئەزانی من دیسانەوە مەسەلەی هاوبەشی لە حکومڕانیدا من زۆر ڕەنگە ئەو چەمکە بە دروست نەزانم. ئێمە پێویستە زیاتر جەخت لەسەر کاراکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکەین نەک لەسەر ئەوەی کە یەکێتی و پارتی پێکەوە حکومڕانی هەرێمی کوردستان بکەن. ڕەنگە هەندێک جار هەندێک کەس وا تێ بگا کە یەکێتی دەوێت بگەڕێتەوە بۆ سیستەمی 50 کۆن کە بەڕاستی سەرکەوتوو نەبوو. ئێمە دەبێت یەک هەرێمان هەبێت، ئێمە دەبێت یەک پەرلەمانمان هەبێت، ئێمە دەبێت یەک حکوومەتمان هەبێت، ئێمە دەبێت یەک دەستورمان هەبێت. لە جیاتی ئەوەی کە تەرکیز لەسەر پۆستێک یا دوو پۆستە حەز نەکرد یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەسەر ئەو بکاتەوە کە هەرێمی کوردستان دەبێت خاوەن دەستور بێت. ئێمە ئەگەر خاوەن دەستور بێت ڕەنگە بەشێک لەو کێشانەی کە ئێستا هەمانە ئەو کێشانەمان نەمێنێت چونکە دیدگایەکی ڕوونتر و باشترمان دەبێت بۆ شێوازی حکومڕانی. لەبەرەوە ئێمە پێویستە ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە، دەبێت پەرلەمان کاری خۆی بکات. ینی گرنگی دامەزراوەکان زیاتر بایەق بە مؤسساتی هەرێمی کوردستان کاراش ناکرێتەوە. هەموو حیزبەکان بڕۆ پێم بڵێ دەڵێ لەگەڵ ئەوەی پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەت پێک بێ و ناشکرێ. ئەخە پارتی زیاد لە هەموو حیزبەکانی تر هەنگاوی جدیناوە. پارتی زیاد لە هەموو حیزبەکانی تر نەرمینوانەوە. زۆر باشە. کاک وەشار بە لەگەڵ یەکێتی بە تەنیا کۆبنەوە یان لەگەڵ یەکێتی و نەوەی بێ شکەوان ئێستا دەڵێن ئێمە هاوپەیمانین. ئەزانی بێکمان مادەم لە حکوومەتین هاوپەیمانین ئەگەر هاوپەیمان یەکێتی و نەوەی بێ لە کابینەیەکا پێکەوە بەڵێ چوە لە باشتر نەگەشتم. نا ئەو هەڵوێستی پارتی ئاشکرا و ڕوونە تەبان پارتی تا ئێستاش ڕاگەیانوە لەگەڵ یەکێتی و نەوەی نوێ وەکو دوو هاوپەیمان دانانیشێ بۆ گفتوگۆ لەسەر پێگەنانی حکوومەت بەڵام لەگەڵ یەکێتی ئامادێ و لەگەڵ نەوەی نوێژ ئامادەیە وەکو لایەنێکی سیاسی بۆ پێگەنانی حکومەت قسە بکات. بەڵام وەکو ئەو هاوپەیمانەی کە ڕایانگەیان و نازانم ئیمزای لەسەر کراوەیانە تا ئێستا هەڵوێستی پارتی ئەوەیە کە لەگەڵ نەوەی یەکێتی و نەوەی نوێ پێکەوە بۆ پێگەنانی حکوومەت گفتوگۆ ناکات. سوپاس بۆ شار سیوەلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی.